50 ساڵ بە سەربەردوومانی پردی گەڵاڵە لە دەڤەری باڵەکایەتی تێدەپەڕێ کە ڕژێمی بەعەس لە ساڵی 1974 بە چەشی قەدەغەکراوی ئەو کات بە ناپاڵم بردومانی کرد. بەو هۆیشەوە 100 هاوڵاتی شەهید و 30 دیکەش بریندار بوون. وەک دەزانن لە ساڵی 1974 فڕۆکە جەنگیەکانی ڕژێمی بەعەس بردومانی پردی گەڵاڵەی کردووە کە لەو سادا مرکزی شۆڕش و مرکزی بازرگانی ئەو سنوورە بووە کە خەڵک لە ژێر دەسەڵاتی شۆڕشدا تێیدا ژیاوە هاوڵاتیان لە سەرجەم ناوچە جیاجیەکانی کوردستانەوە کە بەشدار بوونە لە شۆڕش وەکو پێشمەرگە وەکو فەرماندە وەکو پاڵپشتی لەم دەڤەرەدا ژیاون بەهۆی ئەم بردومانەوە بەرکەوتون. بۆ هەرکەم لە گوندەکانی ناوچەی باڵەکایەتی دەچیت مێژوویەکی تاڵی هەیە لە قوربانیدان بە دەستی ڕژێمی بەعەس کە بەردەوام گوند و دێهاتەکانی بردومان کراون و هاوڵاتیانی شەهید و بریندار کراون. باڵەکایەتی تەسەکی زۆریدا پێشمەرگ باب ژن و پیاوی ژین هەموو پێشمەرگ. سەرەڵای هەموو ئەو قوربانیانە هاوڵاتیانی دەڤەرەکە هێشتا زۆرێک لە پێداویستیە سەرەتاییەکانی ژیانیان بۆ دابین نەکراوە و شۆڕش جێڕانی ئەوێ ڕۆژێ کە لە باڵەکایەتی بوون و گەیشتنە دەستەڵات باڵەکایەتیشیان وەک ناوچەکارە سادبارەکانی دیکە لە بیر کردووە. والله بە چاوی خۆم دەست ئەو گردەی بوو ئێرە تاقمۆی ئەو گردەی بوو کەس پێشی من نەگەیشتە سێرە کە هاتم لاخ لە لایەش کرد و لێدا و پێ لە لایەکی سەر لە لایەکی کە خەڵکێکی بریندار زۆر کەم بریندار بەزیاتر شەید بوو خەڵک. ئێرە گەڵاڵە حاسمە شۆڕش بوو ئێرە کاتی پێشمەرگێرە هەموو دوکانی لێبوون خەڵکی کاسبی لێبوو ژنی لێبوو منداڵی لێبوو خەڵکەکی زۆر لێبوو ناپاڵێن لە ڕاست ئەشکەوت کردە کە لێدا هەمووی پەرچە پارچ کرد. بەڕاستی لێرانە ئەو خەڵکی ئەو باڵەکایەتی کە تەسحیدا هیچ باوەڕ ناکەم چ عاشرەتێک هۆیدا. لە کاتێکدا یادی شەهیدانی پردی گەڵاڵە دەکرێتەوە کە زۆرێک لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ خەڵکی باڵەکایەتی نەکراوە. لە کاتێکدا باڵەکایەتی لانەی زۆربەی شۆڕشەیەک لە دوای یەکەکانی گەلی کورد بووە و لەو پێناوەدا قوربانی زۆری داوە. کەم ماڵی باڵەکایەتی هەیە کە ماڵی خاپور نەکرابێ یاخود شەهید و برینداری نەبوو بێ لە سەردەمە شۆڕشێک لە دوای یەکەکانی گەلی کورد. بەڵام تاوەکو ئێستا لە زۆرێک لە خزمەتگوزاریەکان بێبەشن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی گەڵاڵە لە دەڤەری باڵەکایەتی.